دوای ئەنجامدانی چەندین کۆبوونەوە دوجار ژوری بازرگانی و پیشەسازی هەڵەبجە لەسەر فەرمانی سەرۆکی حکوومەت و هاوشێوەی پارێزگاکانی دیکە کرایەوە. سەرۆکی ژوری بازرگانی و پیشەسازی هەڵەبجە ڕایگەیاند ژوورەکە لەنۆ ئەندام پێک دێت و لە هەفتەی ئایندەوە پرۆژە لە کۆمپانیاکان وەردەگرێت. ئێمە دوای ئەوەی کە ئەم ڕۆژوورەکەمان دامەزاندووە لە هەفتەی ئایندەوە هەوڵەدەین لە پەیجی سەرەکی خۆمانەوە ئاگاداری بڵاو بکەینەوە بەوەی کە بازرگانان و خاوەن پرۆژەکان ئەوەی کە لە سنووری پارێزگای هەڵەبجەیە ئەوشی لە دەروی سنووری پارێزگای هەڵەبجە و پێی خۆشە بێ بە ئەندام لەلای ئێمە بێت ئێمە سەر لە نوێ سجلێکدانی ناوی تۆماری هەموو ناوی بازرگانەکان دەکەین. وەبەرهێنەرێکی هەڵەبجە کە چەند پرۆژەیەکی بۆ ژوورەکە ئامادە کردووە دەڵێ لە ڕابردوودا ئاستەنگی زۆریان لە نەبوونی ژوورەکەدا هاتووەتە بەردەم. هەڵەبجەکە بۆ بە محافەزە بەپێی قانون لەبێ ژووری بازرگانی خۆی هەبێ و ئێمە کۆمەڵە معاملاتی خەڵکی پارێزگای هەڵەبجە کە هەبوو هەمویان بڕۆشتایەتە سلێمانی لەوێ بکرایەوە پارەیەکی زۆر دەخل لە هەڵەبجە ڕۆشتە ژوورێکی کە ئێمە لێرە هەر لە سەرەتاوە کە ژوورەکە دامەزراوە جگە لەوەی کاراسانێکی زۆرەکە بۆ بازرگان و خاوەن سەرمایەکانی ئێرە و هەروەها بە ڕۆتینێکی زۆر کەم بکاتەوە هەر لێرە مامەڵەکان ڕایەکرێ بۆ مخاتیبێکی سەرەکی پارێزگای هەڵەبجە بێ لەگەڵ ئەو وەفدە بازرگانیانەی لە دەرەوەیەن. ئیدارەی پارێزگای هەڵەبجە دەڵێن تا هەڵبژاردننی ژوورە بازرگانیەکان ئەندامەکانی بەردەوام دەبن. گرنگی ژوورەکە ژێنانی بازرگانانی ناوخۆ و دەرەوەیە بۆ ئەنجامدانی پرۆژە. گرنگی خۆی هەیە لە هێنانی دەستی وەبەرهێنەران و بازرگانانی حتا وڵاتانی دەرەوەش بۆ سنووری پارێزگای هەڵەبجە و کار ئاسانیەکیش بۆ خاوەن پیشەکانی ناو سنووری پارێزگای هەڵەبجە لە کاتی دەرهێنانی مۆڵەت تازەکردنەوەی مۆڵەت ئەنجامدانی پرۆژە پێویستیان بە هاتوچۆ نیە بۆ پارێزگای سلێمانی بۆی مۆڵەتەکانیان لەوێ تازەکەنەوە. حکوومەتی هەرێم بڕیاری داوە تەنها 3 کارمەند بۆ ماوەی 6 مانگ بە شێوەی گرێبەست بۆ ژوورەکە دابمەرزێنێت تا کارەکانیان ڕێک بخەن. ئەمە لە کاتێکدایە دەیان دەرچووی زانکۆ و پەیمانگاکان لە کاتی کردنەوەی بەڕێوەبەرایەتیە نوێیەکاندا و لە پارێزگاکەدا چاوەڕێی هەلی کار دەکەن. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.